سڵاوتان لێبێت ئەمە حاڵی پەنابەرانە لە مەتاری بیلاڕووسیا بەڕاستی عنی حاڵێکمان هەیە سێدان ڕۆژی ڕێک ئێمە لەناو ئەم مەتارەیە بەبێ نان و بەبێ ئاودانراوین هیچ حاڵێکمان نییە بەڕاستی عنی حتا ئەو پۆلیسەکە ئەیبینن ئەوە تا پۆلیس بە چواردە ورمانادانراوە نە ئەتوانین بچینە دەرەوە سجنێکی محتەرەمین ماڵ و مناڵ هیچی نەنانی پێ نە ئاو پێ نە هیچ شتێکە پێ ڕاستی ئەمە داواکارین لە ڕێی کەناڵەکانەوە دەنگمان بگەێنن بە حکوومەتی عراقی قنسوڵی عراقی کە حەلێکمان بۆ بدۆزێتەوە یعنی ئێستەوە تا تیارە هاتووە ئیمڕۆ کانسڵی کردوێتەوە هەتا وەکو 28 مانگ ئەڵێ تا 27 و 28 مانگ تیارە نێدەی ئەم خەڵکە چی بکە ئەوە تا ئێستا گەنجم لەگەڵایەوە تا خۆی ئەڵێ بێ 15 ڕۆژ جارێ خوێن بکەمە خۆم 18 ڕۆژە خوێنی نەکردوێتە خۆی یعنی بەڕاستی کەمەنداممان تایە نەخۆشمان تایە پیرمان تایە گەنجمان تایە هەمووی یعنی هەزارەها پێداویستی تایبەتمان تایە حتا لە دەرگاکە نایڵە بچیتە ژوورەوە بچیتە دەرەوانە بەڕاستی یعنی ئەمە حاڵە ئەمە گوزەرانە ئەم خەڵکەی تایە داوا ئەەکەم جارێکی ئەمە وەکو ئەم پەنابەرانە داوا ئەەکەن یعنی حەلێکمان بۆ بدۆزنەوە تاوەکو بتوانین بگەڕێنەوە هەرێمی کوردستان وەک تووشی ئەو هەموو زەرەر و زیانە بووە ئەو خەڵکە تووشی ئەم هەموو زەرەر و زیانە بووە خەڵکی تایە ماڵەکەی خۆی فرۆشتووە بەس لە تاو نەهامەتی ڕایکردووە لە تاوەوەی کە ژیانی نەبووە ڕاستی عنی پێویستە عنی بێن بەهانام خەڵکەوانێ وا مەزان خەڵک لە خۆشییان ڕۆشتووە خەڵک لە نەهامەتیان ڕۆشتووە خەڵک بۆ ئەوە ڕۆشتووە کە ژیانێکی شایستە بۆ خۆی تۆمارکە بۆ ئەو مناڵانە کە سەیریکەن بزان مناڵی بچووک هێناوێتی کە ژیانی نەبووە لە هەرێمی کوردستانە نەیتوانیوە دینارێک پێیا بکە نەیتوانی ڕۆژێ 10,000 دینار پێیا بکە لە نەهامەتیە هاتووەتێرە ئەو هەموو گەنجەی کە ئەیبینن هەمووتان ئاگادارن و ئەزانن کە چی بەسەر گەنجێ وڵاتەیەات و هەر دوێنێ هەمووی علامەزانە کە 31 گەنجی هەرێمی کوردستان لە بەحرا خنکاوە ئەمانە لە خۆشیان ناتونە تێرە ئەمانەیە عنی هەمووی لە نەهامەتی هاتوون لە گەندەڵیە هاتوون لە دزی حکوومەتە هاتوون یعنی لەوەیە هاتوون کە هیچ شتێکیان بۆ نەکراوە وەکو ئینسانێک لە هەرێمی کوردستان نەژیاون بۆیە ئەمە حاڵیانە و ئاوا ڕویان کردوێتە ئەم غەریبیە و ئاوایان دێ هاتووە ئەوە تا سەر ڕایەوە کە پارە و هەرچی ماڵ و سەروەت و سامانە ئەوەیشیان کە هەیان بووە هەمویان سرف کردووە و ئەوە تا ئێستا دەست بە بەتاڵی ئەگەڕێنەوە هیچی دینارێکی پێ نیە ناتوانێت بە هیچ شێوەیەک بگەڕێتەوە هەرێمی کوردستان بەڕاستی جارێکە ئەم خەڵکە داواکارین هەمومان داواکارین بەڕاستی بێن بەهانای ئەم گەنجانەوە چەند جار ئێمەم قسەیەمان کرد گەنج سەرمایی وڵاتە ئەو گەنجەی بینی ئەو هەموو گەنجە ڕۆیشتووە 4 ساڵ 5 ساڵی کەسێری کە بزانە چی لە وڵاتەکە دێت ئەگەر تۆ ئێستا خەمخۆر و مشوری ئەو گەنجانە نەخۆی بە چەند ساڵی کە وات لێ هەرێمەکەت هەر نامێنێ بۆیە جارێکە وەزار جایکە داواکارین لەلایەنی پەیوەندیدار لە ئیعلام لە دەستگای ڕاگەاندن لە قونسوڵی عێراق یعنی هەمووتان بێن بەهانای ئەم خەڵکەوان ئەم خەڵکە چی بکە یعنی ئەم خەڵکە فەوتا لێرە هیچ شتێکی بۆ ناکرێت سپاسانەکەن کە یعنی دەنگمان بگێنن بە قونسوڵی عێراقی